سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. لێدوانی مۆژگان نفتەخاری لەسەر مەزاری ژینا ئەمینی لە شاری سەقز، پشتیوانی دایکی ڕەزا ڕەسایی لە کارزاری نابۆی عەدەم، دەست بەسەرکردنی سەیران خۆسرەوی لە شاری سنە، کوژرانی کاسبکارێکی خەڵکی ئیلام بە تەقەی هێزەکانی ڕژیم، درێژەی ڕاپەڕینی خەڵکی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا، ڕێپێوانی کوردانی تاراوگا دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی، کۆبوونەوەی پێرسۆنەلی بەهداشت و دەرمانی شادەگان لە خوزستان، گرانکردنی نرخی بیمەی تەکمیلی بۆ خانەنشینکراوان و کۆبوونەوەی ئێرانیان دژ بە کۆماری ئیسلامی لە چەند وڵاتی ئەوروپایی. درێژەی هەواڵەکان لێدوانی مۆژگان نفتەخاری لەسەر مەزاری ژینا ئەمینی لە شاری سەقز. ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 مۆژگان هێفتەخاری دایکی هەمیشە زیندوو ژینا ئەمینی هاوکات لەگەڵ ڕۆژی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توند و تیژی دژ بە ژنانی سەردانی مەزاری ئەو گیانبەخت کردووی کرد و توند و تیژی سیستماتیکی حکوومەت دژ بە ژنانی بەتوندی شەرمەزار کرد. مۆژگان نفتەخاری بە بڵاوکردنی گرچە ڤیدیۆی مەزاری ژینا ئەمینی لە ماڵپەڕی تایبەتی خۆی یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بەرز نرخاند و ڕایگەیاند. خەباتی ژنان بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری درێژە هەیە. کوشتن، سەرکۆت، ئەشکەنجە، سێجارە و زیندان نەیانتوانیوە پاشەکشە بە ژنانی بوێری ئێرانی بکات. لە سەروبەندی 25 نۆڤامبردا یەکگرتووانە ڕووبەڕووی هەر توند و تیژیەک دژ بە کچان و ژنانی کۆمەڵگا ببینەوە. پشتیوانی دایکی ڕەزا ڕەسایی لە کارزاری نابۆی عەدەم. ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 دایە ئازەردوخت دایکی نەمر ڕەزا ڕەسایی سەرزانی مەزاری ڕۆڵەکەی کرد و لە پەیامێکی ڤیدیۆیدا پشتیوانی خۆی لە کارزاری نابۆی سێدارە ڕاگەیاند. با درود بر وجدان بیدار بشریت، من آزردخت مادر جاویدنام سربهدار رضای رسایی صحنه‌ای در کنار مزار پسرم نبع اعدام را برای همیشه در جامعه انسانی خواستارم. مرگ ناعادلانه پسرم موج بزرگی از احساس همبستگی ملی را برانگیخت. تا آنجا که تاریخ ساز گشت نه شاهدی خموش در مقابل تاریخ. دایکی ڕەزا ڕەسایی لە پەیامەکەیدا ڕایگەیاند سزای سێدارە قەسڵی حکوومەتیە و هیوادارە هیچ دایکێکی دیکە جەرگی نەسووتێت. دایە ئازەردوخت لە پەیامەکەیدا سەپاندنی سزای سێدارە بەسەر چالاکانی سیاسی و مەدەنی هەروەها ئیعدامی ڕۆژانەیە چەند بندکراو لەلایەن کۆماری ئیسلامیەوە شەرمەزار و پشتیوانی لە کارزاری نابۆ سێدارەی کرد. ئەو دایکە دادخوازە داوای لە هەموو کوێنی و توێژەکانی کۆمەڵگا کرد یەکگرتووانە بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە هەنگاو بنێن. دەستبەسەرکردنی سەیران خۆسرەوی لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا سەیران خۆسرەوی چالاکی مافی ژنان و خەڵکی سنە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر کرا. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی ڕۆژی 29 خەزەڵوەری 1403 هێرشیان کردوتە سەر ماڵی سەیران خۆسرەوی و ئەو شالەکە مەدەنیەیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەستبەسەر کردووە. تا کاتی داڕۆشنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لەبەردەستانیە. کوژرانی کاسبکارێکی خەڵکی ئیلام بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 کاسبکارێکی خەڵکی ئیلام کە ناسناوی هێشتا ئاشکرا نەکراوە لە جادەی بروجێرد بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە جادەی نێوان بروجێرد بۆ خوڕەماوە
ئۆتۆمۆبیلی ئەو کاسبکارەیان بێ ئاگادارکردنەوەی پێشوەخت داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامیەوە هێرشەدا شۆفێری ئۆتۆمۆبیلەکە دەست بە جێگیانی لەدەستداوە. کۆبوونەوەی بنەماڵەی بێسەر و شوێنکراوان لە باکووری کوردستان. ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 بنەماڵەی بەندکراوانی بێسەر و شوێنکراو لە چەند شاری باکووری کوردستان کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ڕۆڵەکانیان بوون. بەپێی راپۆرسەکان بنەماڵەی بەندکراوانی بێسەر و شوێنکراو لە شارەکانی جوولەمێرگ، ئامەد، ئیلح و ئێزمیر هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالەکانی سیاسی خۆپێشاندانیان کردووە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیان هەروەها سزادانی تاوانباران بوون. درێژەی ڕاپەڕینی خەڵکی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 خەڵکی شۆڕەژگێری باکووری کوردستان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە زەوتکردنی ئێرادەی ئازادی دەنگدەران خۆپێشاندانیان کرد. پاش دۆڕانی حەزبی داد و گەشەپێدانی ئەردۆغان لە هەڵبژاردنەکانی باکووری کوردستان، دەوڵەتی فاشیستی تورکیا دەستی بەسەر شارەوانیەکانی مێردین، ئیلح، خەلفەتی، دێرسیم و چەند شاری دیکەدا گرت و لە جێگەی شارەدارانی هەڵبژێردراوی خەڵک قەیومی دانا. کردەوە نایاسایەکانی دەوڵەتی ئەردۆغان شەپۆلێک لە ناڕزایەتی بە دوای خۆی داهێنا و خەڵکی باکووری کوردستان دژ بە سەرکوزگەریەکانی دەوڵەت ڕۆژانە سەرشەقام. لە 2 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 150 کەس لە چەند شاری باکووری کوردستان دەست بەسەرکراون و چەندین کەس بە تەقەی هێزەکانی پۆلیس بریندار بوون. جێگە ئاماژەیەکە دەوڵەتی فاشیستی تورکیا لە کردەوەیەکی دیکەدا وتنەوەی دروشمی ژیان ئازادی لە کۆبوونەوەکاندا قەدەغە کرد و ڕایگەیاند کە هەر کەس ئەو دروشمە بەرز بکاتەوە بە هاوکاری لەگەڵ گروپە تیرۆریستیەکان تۆمەتبار دەکرێت. ڕێپێوانی کورزانی چاراوگا دژ بە سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامی. هەزاران شارۆمەندی کوردی دانیشتووی ئاڵمان ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 لە شارەکانی دۆسێلدۆرف و فرانکفۆرت ڕژانە سەرشەقام و هاوکار لەگەڵ 25 نۆڤامبەر سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامیان بە توندی شەرمەزار کرد. لەو چالاکیانە کە خەڵکی ئازادیخوازی ئەنتەرناسیۆناڵیستی تیابدا بەشدار بوون، سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی و وریشە مورادی، هەروەها درێژکردنەوەی ماوەی بەندکرانی زەینەب جەلالیان و شەریفە محەممەدی بە توندی شەرمەزارکرا و خۆپێشاندەران بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. کۆبوونەوەی پێرسۆنەلی بێهداشت و دەرمانی شادەگان لە خوزستان. ڕۆژی شەممە 3 سەرماوەز پێرسۆنەلی بێهداشت و دەرمانی شارستانی شادەگان لە پارێزگای خوزستان دژ بە نەزانی داخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم ئێدارەی بەهداشتی شادەگان، خوازیاری پەرداختی هەغدەستە دۆخراوەکان، زیادکردنی هەغدەست و مەزایە بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی وەلانانی جیاوازی، نوێکردنەوەی گرێبەست و پێدانی بیمەی تەکمیلی بوون.
لە سێدارەزانی 5 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی عەزامی 5 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی هەمەدان، تەورێز و جیرۆفت جێبەجێکراوە. بە پێ زانیاریەکان حکمی عەزامی 2 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی جیرۆفت جێبەجێکراوە و ناسناوی یەکێکیان بریتیە لە نادر غەنیزادە. لە لایەکی دیکەوە 3 بەندکراو بە ناوەکانی مەجید تالیبان، مۆرتزا دانشوەند و مەیسەم نووری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی هەمەدان و تەورێز ئیعدام کراون. کوژرانی 10 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە چەند شاری ئێران. لە یەک هەفتەی ڕابردوودا 10 ژن لە چەند شاری ئێران لەلایەن بنەماڵەکانیانەوە بە بیانووی کێشەی خێزانی کوژراون. بە پێ ئامارە فەرمیەکان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 165 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە بە بیانووی پاراستنی ناموس کوژراون. لە یەک هەفتەی ڕابردوودا ژنێکی تەمەن 35 ساڵی خەڵکی بەحمەئی بە ناوی سارا ئابدار لەلایەن براکانیەوە کوژراوە. لە بەندەر عەباس ژنێکی تەمەن 22 ساڵی قوربانی هاوسەرگیری لە تەمەنی منداڵی بە ناوی حەلیمە حەبیبوڵڵاهی لەلایەن هاوژینەکەیەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژراوە. لە لایەکی دیکەوە لە شاری تاران تەنیا لە ماوەی چەند ڕۆژدا 8 ژن بە بیانووی پاراستنی ناموس لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون. سەرکوتی سیستماتیکی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی، کولتوری پیاوسالاری، نەبوونی یاسای پشتیوانی لە ژنان، قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی بوونەتە سەرەکیترین هۆکارەکانی هەڵکشانی ئاماری ژنکوژی لە ئێران. گرانکردنی نرخی بیمەی تەکمیلی بۆ خانەنشینکراوان. بە پێ ڕاگەیاندنی سەرۆکی کانونی خانەنشینکراوانی تاران، تەنیا یەک شرکەتی بیمە ئامادەی خۆی بۆ واژۆکردنی قەراردادی بیمەی تەکمیلی لەگەڵ خانەنشینکراوان ڕاگەیاندووە و نرخەکەی 70% زیادی کردووە. لە 2 ساڵی ڕابردوودا یەکێک لە داخوازیە سەرەکیەکانی خانەنشینکراوانی ئێران دابینکردنی بیمەی تەکمیلی بووە و لە کۆبوونەوەکانیاندا بەردەوام خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی خزمەتگوزاریەکان و کەمکردنەوەی نرخی بیمە بوون. چونە سەرەوەی 70% نرخی بیمەی تەکمیلی لە حاڵێکدایەکە ڕۆژی پێنجشەممە 1 سەرماوەز وەزیری تەعاون، کار و ڕفاهی کۆمەڵایەتی بە مێدیاکانی وتبوو کە کێشەی بیمەی تەکمیلی خانەنشینکراوان چارەسەر کراوە. کۆبوونەوەی ئێرانیان دژ بە کۆماری ئیسلامی لە چەند وڵاتی ئەوروپایی. ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 ئێرانیانی ئازادیخواز لە بێلژیک و ئاڵمان لە بەردەم سفارەتخانەکانی ڕژیم کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. بە پێوە ڤیدۆیانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و وسنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەشداربوونیەوە چالاکیانە هەروەها داوایان لە کۆمەڵگەی جیهانی کردکە لە ئاز پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبن. دووە هەواڵ ڕێپێوانی هەزاران کەسی بە بۆنەی 25 نۆڤامبر لە پاریس. ڕۆژی شەممە 3 سەرماوەزی 1403 هەزاران کەس لە شاری پاریس بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان خۆپێشاندانیان کرد. ئەو ڕێپێوانە کە لەلایەن دەیان ئەنجومەنی فەمینیستی فەڕانسەوی و چەندین سەندیکاری کرێکاری لە کەشوهەوایەکی سەردا ڕێکخرابوو لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکرا و هەزاران کەس بە وتنەوەی دروشمی کۆتایی بە توندوتیژی دژ بە ژنان بێنن خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ پشتیوانی لە بزوستنەوە ڕزگاری خوازەکان لە ئێران و وڵاتانی دیکەی جیهان، دابینکردنی ئیمکاناتی بەرابەر و بێجیاوازی بۆ ژنان، هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی ژن لە زیندانەکانی کۆماری ئیسلام بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە.